لەسەرم بابەتە ئێمە قسەی زیاتر دەکەین میوانێکمان هەیە میوانەکەمان زۆر بەڕێز عومەر ناسر کەسایەتی سیاسی سەربەخۆ لە بەغداوە لە ڕێگەی سکایپەوە لەگەڵماندایە. بەڕێز عومەر شەوتان باش، گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتەی ژووری هەواڵی کوردستان 24. با لە دەست پێشخەریەکەی پلاسکارتەوە دەست پێ بکەین کە داوای کردووە حکوومەتی کاربڕێکاری کازمی بەردەوام بێت، چوارچێوەی هەماهەنگی ڕەتیان کردوتەوە. دەڵێن حکوومەتی کاربڕێکار ئەوە هەمووی خەتای ئەوانە ئەم کێشەیە لە عێراق دروست بووە. پرسیارەوەیە ئایا خەتاکە هی حکوومەتی کاربڕێکارە ئەم کێشەیە دروست بووە یاخود ئەوانن کە ئەنجامی هەڵبژاردنەکانیان قبوڵ نەبوو؟ دەستپێکی سپاس ji bo we û ji bo kanala Kursan 24 û ji bo cemawerê we berêz. Net ev babet ne tenê girêdayî hikûmeta nû ye, babet girêdayî gelek kevanan e ku aloziya siyasî encamên hilbijartinan ku derket ji bo raya giştî neb dilê hin aliyên siyasî bû. Hikûmeta berêz Kazimî ji bo hin babetan hat ji bo spêkirina hindek her wiha ji aliyê xwepişanderan jî ew hikûmet stratejiyetin bo paşerojê nîne ji bo dawê anîna van xizmetguzariyan. Her wiha ez dibînim ku hemû aliyên siyasî îro berpirse diber vê aloziya siyasî ne tenê hikûmeta Kazimî her dema ku aliyên siyasî li hev nekirin ji bo pêkanîna hikûmetê dê doseyên nûh derdikevin pêş parçebûn çê dibe زۆر چاکە biryarên siyasî jî nayên dan. زۆر باشە بەڕێز عومەر ser hikûmeta Kazimî yan jî hikûmetan habe. زۆر چاکە بەڕێز عومەر مقتەدا سەدر داوای دیالۆگی ڕوبەڕوو ڕاستەوخۆ لە چوارچێوەی هەماهەنگی دەکات. چوارچێوەی هەماهەنگی ڕەتی دەکەنەوە. بەڕای ئێوە چوارچێوەی هەماهەنگی سەرانی چوارچێوەی هەماهەنگی مەبەستمە لە چی دەترسن؟ بۆچی ڕوبەڕووی سەدر نابنەوە؟ Ez dibînim ku berêz Muqteda Sedr kaxezên zor li berdestî wî hene û çek jî li berdestî wî hene ku bikarbîne ji ber ku ev qonaxa niha destkeft gelek heniyan jî bi destxistina destkeftan ne tenê bi rûniştin yan rûniştinek yan jî civînek din bê destxistin. Kaxez berdestî wî hene kontrol dike û dema pêwîst dibe kartîne ew dibîne ku ez baweriya min de ev rewş hestiyar e babeta sereke jî ku hişt ev aloziya siyasî çê bibe ku em niha têde ne bi sedema tenazul ji aliyê beramber nebû. Her wiha pêwîstiyê jî ku çûna hikûmeta piraniya niştîmanî bi awayekî berfire lê aliyê beramber berêz Muqteda Sedr dibîne ku ev qonaxeke rasteqîne ji bo dawî anîna pişkîneya taîfî ku li Iraqê çêbûye. Ez dibînim ku ev babet îro bûye pêwîstiyeke û divê heme alî li ser mêzek danûstandinan danîşin ji bo pêkanîna hikûmeta dahatî ya Iraqê. Ez dibînim jî wek kesayetî eger mesela tewafiqiyetê neyê bi dawîkirin û çûn ji bo hikûmeteke opozîsyon bawayekî rast yan jî sîstemeke serokatî da ku merkezî di qerara siyasî de hebe her wiha ku biryar yek alî
دەرنەکەوە چاکە. و پێویستیا سەرەکەترین هەب زۆر باشە بەڕێز عومەر با تۆزێ لەسەر ئەم پرسیارە هەڵوەستە بکەین و زۆر ڕاشکاوانەش قسە بکەین پێتان وانە ئەم دۆخەی ئێستای عێراق ئەم ململانێ سەختە ئەم چەقبەستنەی لە سیاسەتی عێراقدا هەیە ئەوە ململانەی ئێران و ئەمریکایە لە ناو عێراقدا تا چەندیش پەیوەندی با دیالۆگی ڤێنناوە هەیە بەڵام ببینن بابەتە بچاوێ ماسی عێراق نەها گرنگترین ناوچەیان لە جیهانەیە خاڵە کو هەمی وڵاتین ڕۆژهەلات لەسەر سەکردن ئەگەر عێراق ڕەوشاوێ ئاسایی نەبێت چ ئاساییکردن لە ناوچەیەکی تنەبێت ئالۆزیە نابەرە ئەمریکا و ئیرانجی نەنوویە وەکو زانشی عێراق کارینێ وێ هەیە کۆ بەڵێ زۆر باشە بەڵێ کاک عومەر دیارە کێشەیەکی تەکنیکیمانەیە کاک عومەر لە سەر هێڵ نەماوە لەگەڵماندا چونکە ئەو لە ڕێگای سکایپەوە لە بەغداوە لەگەڵمان بوو نازانم دەکرێ ئەو کێشەیە واز و چارەسەر بکرێت تا ئێمە بەردەوام بین لە سەر پرسیارەکانمان لەگەڵ بەڕێز عومەر ناسر کەسایەتی سیاسی سەربەخۆ کە لە بەغداوە لە ڕێگای سکایپەوە لەگەڵماندا بوو بۆ ئەوەی بتوانین درێژە بە وتوێژەکانمان بدەین باش زۆر باشە کاک عومەر ئەگەر تۆ جۆت لە من بێ من دەمەوێت لەسەر مەسەلەیەکی تر بپرسم بۆ خۆ دەزانی بەبێ ڕەوتی سەدر مەحاڵە حکوومەت پێک بێت پەرلەمانیش بە تەواوی داخراوە و ئیفلیجە و پەچی کەوتووە تەواوی دەرگاکانی دیالۆجیش بە هەمان شێوە داخراون ئایندەی عێراق چۆن دەبینن وەک دیتنا من یا کەسایەتی پێشە ڕۆژە عێراقێ لەسەر محەکەنەها ئیرۆ ڕەوتا سەدر ji girîngtirîn hêzên siyasî ku rolek bibandor bo nexşandina siyaseta Iraqê dibîne her wiha hevpeymanên siyasî û hikûmeta bê ڕەوتا سەدر dêlawaz be ji ber ku ev rewt giraniyeke wî heye bi cemawerê xwe her wiha karînên wî heye ji bo livandina cadeyê her wiha bi her awayekî cemawerên dikare bîne cadeyê em dibînin ku divê hev beşiyeke rasteqîn heye ku rewşa Iraqê bêtêr aloztir nebe hev beşî di navbera çarçoveya hemahengî ڕەوتا سەدر heye ku پەرلەمان bê helweşandin lê xala nakok ew e ku awayê yan jî mîkanîzma helweşandina parlamentoyê be ez dibînim ku bûye sedemeke sereke wek astengî ji bo cîbcîkirina yan jî geştin bi çareseriyekê babet girêdayî yasaya helbijartina ne ku ڕەوتا سەدر dibîne divê ku ji yekem destpêşxerên ji bo ku ev yasa li cihê xwe bîne her wiha komisyona helbijartinê ku باشە karên baş bêkirin da ku aliyên siyasî bi hev re biçin bo helweşandina parlamentoyê bi yek dengî ji bo her du madeyên wê yasayê bên pûçkirin ku çarçoveya destûrî û yasayî bi deveyekê ku yekdengiya siyasî hebe û زۆر باشە parlamentokirin بەڕێز عومەر دوا پرسیار ئەگەر بە کورتیش وەڵام دێتەوە من زۆر سوپاسە دەکەم کاتم زۆر کەم ماوە بۆ خۆ دەزانی سەدر شەقامی عێراقی بەدەستەوەیە بە هەموو جۆرێکیش دانیشتر لەگەڵ سەرانی چوارچێوەی هەماهەنگی ڕەت دەکاتەوە پێ دوایە ئەگەر سەرانی چوارچێوەی هەماهەنگی سازش بۆ سەدر نەکەن دوجار مەرجی سیاسی خۆیانە و
کۆتایی بەدەسەڵاتی سیاسی ئەوان دێت. بديتنا من إيرو أم جهان قناغين داوي يا بروسيا سياسي و بشكنيا طائفي جبركو إيرو كل سيرفيس سيستمي نزيكي 20 سال درباز دبن حتى نهاجي تو انجام جوي بشكنيا طائفي درنكتي تاني بن بيكرن سروريا عراقي بويا ونبونا خزمت گزاريان وبريارك السياسي كو جناف عراقي دركبو ديتنا كالزلال ازد بينم كو امنها زحمترين قناغ ده درباز دبن سرا د عراقي ده وكو اف نتني داوي بجبو چارچوفايا هماهنگي يانجي كتلين دنيا سياسي او بدسبيگه كجبو پارچبونا عراقي و بداوي هاتنا بروسيا سياسي دبكو دستوردانك درفه هبه كو بگوی آستا کو پارتین بریا 2003 مدل کن نهبه اگر سیاست مدار حکومتك پیک نینن بدلی همیان نبه دی آروش آلوستر ببه. زۆر باشە زۆر بەڕێز عومەر ناسر کەسایەتی سیاسی سربەخۆ ڕاستەوخۆ لە ڕێی سکایپەوە لە بەغداوە لەگەڵمان وی گەلێک سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان سپاس بۆیەوە شەوتان